ئەڵێن لە دنیاە هەموو کەسێک چەند کەسێکەیە کە هاوشێوەی ئەوە یەکێکیش لەو کەسانەی کە هاوشێوەکەی لە شاری سلێمانیە ئەویش کلیان حەمودیە کە هاوشێوەی یاریزانی بەناوبانگی یانەی ڕیال مەدرید کلیان مباپێیە ئەچمە لای خۆی لەگەڵ مابن کلیان حەمودی سڵاو لەبێ سڵاو لە توش براگەم با سەرەتا لێەوە دەست پێ بکەم بزانم تۆ خەڵکی کوێی خەڵکی هەولێر و دایکم عەرەبە واتە خەڵکی هەولێری پێم بڵێ یەکەم جار ناوی کلیان حەمودی کێم ناوی لێ ناویت وەڵا با پێرم باپیر وتی وەرە کوڕم ها تۆ لە ئیمپاپیە چیە وتم باش ئیمپاپی چێ یاریزانە چییە ها یا لە فلان کارتۆن شتێکە باپیرێت کلیان باپێ ناسێ سێری تۆبی پێکە ئای چۆن خۆی باپێرم بەخوا یاریزانش یاریزانە ئەی چۆن یاریەکە و نازام چی و هەموو شتێ بەس جاران لە ئیشم ها یعنی بە شەوان مەجالمە یعنی ئەچم یاریەکەم نازام چی و شتانی و یعنی مەجالم هەیە الحەمدولە کلیان حەمودی پێم بڵێ تەمەنە چەنە 2007 مانجی 11 ساڵی تەمەن درێژ بێت پێم بڵێ سێری یاریەکانی ڕیال مەدرید دەکەی ئەی چۆن 24 ساعت لەسەر تەلەڤیزیۆن ئەی پێم بڵێ چی حرەکەیەکی مباپێ زانی چی بەلاوە جوانە یاریەکانەکە یاریەکەی شەوان کە گۆڵەکە شتێکەکەی ئەو حرەکەی دووبارەکەیتەوە چۆن پێم بڵێیت وەکو کلیان مباپێ کە خۆتەڵی لە هاوشێوەکەی ئەوم وەکەویش یاری باشە زانی ئەی چۆن وەرەوە بۆ ساحە سێری یاریەکانم زۆر باشە پێم بڵێ ئێستا ڕۆژانە بەچێوە خەریکی وەڵا خەریکی ئیش ئیش و کارەکە ئیشی چێکی لێرە وەڵا ئیشەکەم حرەسم حرەسی ئارەوەڵا ئەی شەوان یاریەکەی زیاتر ئارەوەڵا زیاتر شەوان ئەی چەند ساڵە یاریەکەی خۆت وەڵا ئێستا 5 ساڵ 5 ساڵە یاری ئارەوەڵا تۆ خۆت پلانە هەیە لەگەڵ من نادیانی ئێرایی کوردستانی خۆمانە بچی یاریان لەگەڵا بکەیت تاوەکوێسەی شوێنە پێی توی داوای بکە یاریان بۆ بکەیت ناوەڵا تاسێ شوێنێ ئارەوەڵا سەرکەوتوو بی مرای گەورەی